سڵاوتان لەبێت و بەیانیتان باش بۆ هیوایی کە بەیانیەکی جوانی بەهاریتان ئەمڕۆ دەست پێ کرد بێت هەر وەکو ئەم وەرزە جوانە و ئەم هەموو کەش و هەوا جوانەی کە لەم کوردستانە شیرینە هەمانە و بەهارێکی پڕ لە سەوزایی و پڕ لە گوڵ و گوڵزار هیوادارم کە ژیانتانیش بە شێوەی بەهار پڕ لە سەوزایی و پڕ لە گوڵ و پڕ لە جوانی بێت. ئەمڕۆژ لە ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی ڕۆژ باش لەگەڵتانی. وەک دەزانن ئێمە لە ڕۆژ باش کۆمەڵی بەرگەو بابەتان دەخەین بۆ دەخەینە ڕوو. ئەوە لە یاد نەکەین کە بۆ بیرهێنانەوەیەکی خۆمان و جگەلەوەی کە دەبێت پابند بین و بەردەوام بین لەسەر ئەو ڕێکارانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی تەندروستی دای دەنێت بۆ ئەوەی کە پارێزراو بین لە ڤایرۆسی کۆرۆنا و هەروەک دەزانن لە دوای کۆبوونەوەیەک لەگەڵ لژنەی بەرگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەوە بڕیار درراوە بە چەند ڕێکارێکی نوێ کە دەبێت ئێمە هاوڵاتی پابند بین پێی و بڕیارەکان لە ڕۆژی پێنجشەمەوە جێبەجێ دەکرێن بۆ هیوایی کە هەموو کوردستانیان تەندروست و سەلامەت بن تاو کاتێک کە ئەم شەپۆلەی ڤایرۆسی کۆرۆناش تێ دەپەڕێت و ژیان ئاسایی دەبێتەوە. سەرەتاش دەمەوێت بە کورتەیەک لە هەواڵە سیاسەکان کە هەواڵی ناوخۆی و هەواڵی جیهانیشی تێدایە دەست پێ بکەم بۆ ئەوی بزانین لە دنیای سیاسەتدا چی دەگوزارێت و دواتر دەچین ناو بەڕگە و بابەتەکانمان. ئەوەش لە یاد نەکەن تەوەری سەرەکی ئەمڕۆی بەرنامەکەمان سەبارەت دەبێت بە دەستگای ڕوانگە کە هەلیکاری ڕەخسان قەترەی لەمە پێش ئێستا بابەتەکە یاخود ئەو پرۆژەیە چۆتە بواری جێبەجێکردنەوە. لەگەڵمان بن بۆی کە وردەکاری زیاتر لەبارەی ئەو بابەتەوە بزانین. نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە پاریس لەگەڵ ژانێف لۆدریان وەزیری دەرەوەی فەڕەنسا کۆبووەوە. لا کۆبوونەوەکەدا پەرەپێدانی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و عێراق لەگەڵ فەڕەنسا و دۆخی عێراق و هەرێمی کوردستان و ناوچەکە و هەڵبژاردن و پرۆسەی سیاسی لە عێراق و مەترسیەکانی تیرۆر و سەرهەڵدانەوەی داعش و ئەرکی هاوپەیمانی نێودەوڵەتی لە عێراق و دۆخی پێکهاتەکان و ئاوارە پەنابەرەکان لە هەرێمی کوردستان تاوتوکران. هەردوو لە جەختیان لە خواستی دوولایەنە بۆ برەودان بە پەیوەندیەکانی عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ فەڕەنسا کردەوە. ئەمڕۆ پەرلەمانی عێراق بۆ پەسەندکردنی پرۆژە یاسای بودجە کۆ دەبێتەوە. لە بەیاننامەیەکدا محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق داوا لە سەرجەم پەرلەمانتاران دەکات لە دانیشتنی ئەمڕۆ چوارشەمە کاتژمێریەکی دوانیوەڕۆ ئامادە بن بۆ ئەوەی دەنگ لەسەر پرۆژە یاسای بودجە بدەن کە ماوەیەکی دوور و درێژە چاوەڕێ دەکەن. لایەنەکانی شیعە بۆ چارەسەری کێشەکانی نێوانیان لەبارەی تێپەڕاندنی بودجە کۆبوونەتەوە هاوپەیمانەتی سائیرونیش فشاری بۆ تێپەڕاندنی بودجە کردووە. ئەمڕۆ مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق سەردانی سعودیە دەکات. عەبدولعەزیز شەممەری باڵوێزی سعودیە لە عێراق ڕایگەاند. ئەمڕۆ چوارشەمە مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق سەردانی ڕیاض دەکات و لەگەڵ بەرپرسانی سعودیە کۆ دەبێتەوە. ئاماژەی بۆش کردووە کازمی و بەرپرسانی سعودیە دۆسێ ئەمنی و سیاسی و ئابوووریەکان تاوتێ دەکات. باڵوێزی سعودیە لە عێراق جەشتیش دەکاتەوە. سەردانی کازمی لەم کاتەدا بۆ سعودیە گرنگ و کاریگەرە. ئەمڕۆ دادگای تورکیا بڕیارە لەبارەی یاخود بڕیار لەبارەی داخستنی هەدەپە دەدات. ئەمڕۆ دادگای دەستوری تورکیا یەکەم دانیشتن لەسەر دۆسەی داواکاری بۆ داخستنی پارتی دموکراتی گەلان هەدەپە دەکات. لە داشنەکەدا بڕیاری درا یاخود بڕیار لەبارەی قبولکردنی سکاڵەکان بۆ داخستنی هەدەپە یان ڕەتکردنەوەیان دەدات. داخستن یان بڕینی بەشە بودجەی هەدەپە پێویستی بە بڕیاری 10 ئەندام لە کۆی 15 ئەندامی دادگای دەستوری تورکیا هەیە. دواتر بڕیارەکە بۆ هەدەپە ڕەوانە دەکرێت و لە ڕۆژنامەی فەرمی بڵاو دەکرێتەوە. ئەمڕۆ یەکێتی ئەوروپا بە هۆکاری پێشێلکردنی مافەکانی مرۆڤ چەند کەسایەتیەکی ئێرانی سزا دەدات. سێ دیبلۆماتکاری یەکێتی ئەوروپا ئاشکرایان کردووە بڕیارە ئەمڕۆ یەکێتی ئەوروپا کۆ ببێتەوە و چەند کەسایەتیەکی ئێرانی سزا بدات بە تاوانی پێشێلکاریە کان لە مافی مرۆڤ کە سزاکەی خۆی لە قەدەغی گەشتکردن و بلۆکردنی سەروەت و سامانی کەسایەتەکان دەگرێتەوە. بڕیاریشە لە هەفتەی داهاتوودا لەگەڵ جێبەجێکردنی بڕیارەکان ناوی کەسایەتی ئێرانەکانیش ئاشکرا دەکرێت.
و کۆتاییمان بە کورتێک لە هەواڵەکان هێناوە سەش دەچین ناو بڕگەکانی دیکەوە. وەک دەزانن پرۆگرامی ڕۆژباش زۆر جار گرنگی بە زۆر بوار دەدات، زۆر لایەن دەدات لەبەرچی لەبەرێکە پرۆگرامەکەی ڕۆژباش و ڕۆژەکەتان بەوە دەست پێ دەکات. جا چ جای ئەوەی کە ڕۆژەکەت کە دەست پێ ئەکات لەگەڵ ئێماوی خواردنێکی خۆشش بخۆی زۆر جار ئێمە باسی خواردنی بەیانیانیش دەکەین تەنانەت کامێرانشمان لە دەرەوە لە شوێنەکان کە لە هەر شار و شارژگەی بێ لەگەڵمان بوونە. ئەمڕۆ دەمانوێت بچینە سلێمانی بەڵام باس لە خواردنی بەیانیانەکەی لەوێ بە شێوەی راپۆرتێک کە هەمیشە خواردنی بەیانی گرنگی هەبووە لە ناو ژەمەکانی دیکەشە بە تایبەت ئەگەر خواردنەکە کوردەواریش بێت. ژمارەیە گەنج شوێنێکی تایبەت بە خواردنی کوردەواری لە ژەمی بەیانیاندا لە سلێمانی کردوتەوە. وەتیایدا تەنیا خواردنە کوردیەکان پێشکەش دەکەن و سەردانکەران و میوانانیش لەبەرکە خواردنەکان کوردین سەردانی ئەو شوێنە دەکەن. با بڕۆین و کولتوری خواردنە کوردیەکان لە بەیانیان ببینین چیەکە لە سلێمانی پێشکەش دەکرێت. ئێمە هەوڵمان ناوە بەرهەمەکەمان خۆماڵی بێ هەمووی خۆشمان دروستی ئەەکەین وەکو کولێرە ناوشکێنەیە ناوساجیە کەلانەیە وەکو بەرهەمی شیرەمەنیش هەر خۆمان بەرهەمی هێنین بەرهەمی چەند ساڵی خۆمانە شیرەمەنیەکان خەیماغە ماستە ماستی گامێشە ماستی مەڕە ماسی مانگایە لۆرکە هەمەقای خۆمان کە بەرهەمی بێنین خواستی سزاتی لەسەرە وەکو ناو بەرهەمی خۆشمان زیادی سەرف ئەبێت وەکو لە خواردنی دەرەکیەکان. ئێمە ئەو خواردنانەی کە دروستی ئەەکەین خواردنی کوردەواری کۆنا ئەمانەی ئەو تام و لەزەتەی کە تایەتیوە تام و کێشەی هەری خۆی بمێنێت چونکە خواردنەکەمان ناوساجیە و کەلانەیە و ناوشکێنەیە و کولێرەی گەنمە. بەڵێ هەروەک لە سەرەتایی پرۆگرامەوە باسم لەوە کرد کە تەوەری بەرنمەکەمان سەبارەت دەبێت بە پرۆژەیەکی دەستگای ڕوانگە. ئەگەر لە بیرتان بێت ئێمە ساڵی پار باسمان لە پرۆژەکانی زۆرجار باسمان لە پرۆژەکانی دەستگای ڕوانگە کردووە کە هەلی کاری بۆ گەنجان ڕەخساندووە چونکە ئەم دەستگایە بە تایبەتی جەخت دەکاتە سەر ئەوەی کە بتوانێت بۆ گەنجان پێشینەیەک دروست بکات یاخود هەلێکی کاریان بۆ دروست بکات بە گشتی گەنجان بێنێتە ناو هەموو بوارەکانەوە و هەلی کاریان بۆ بەدەست بێنێت ئەوانەی کە ئەزمونیان هەیە وەجگەرەوە ئەوانەی کە ئەزمونیان هەیە زۆرجار بینومانەکە دەستگای ڕوانگە کار بۆ ئەوە دەکات پەرەپێدانیان بۆ بکات و ڕاهێنانیان پێ بکات بۆی کە بتوانن دواتر لەسەر پێی خۆیان بوەستن. ئەم جارش دەستگای ڕوانگە دیسان و پێشنگ بووە لە بەدەستخستنی هەلی کار بۆ گەنجان. بۆیە ئەمڕۆ دیسانەوە بۆی کە باس لەم پرۆژەیە بکەین بەڵام ئەم پرۆژێ جیاوازە لەوەی کە باسی دەکەم دەڵێن ساڵی پارچووکە ئەوەیان دەستگای ڕوانگە بە تەنیا خۆی ئەنجامی داوە ئەمەیان لەگەڵ یەکێتی ئەوروپا بە هاوکاری یەکێتی ئەوروپا بۆی بزانین چۆن ئەم هەلی کارە دەگونجێنن بۆ گەنجان ئەوە میوانداری کاک ئاریمان کردووە لە دەستگای ڕوانگە و ئاری ڕەسوڵ بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکانی دەستگای ڕوانگە بەخێر باشتر. کاکە ئاری من کەمێک لە پێشکێکە باسی ئەوەم کرد کە پار هەر من و جەناب لێرە دانیشتین پرۆژەیەکی باشتان خستە ڕوو بۆ گەنجان بۆی کە هەلی کار
دەستە بەربخەن بۆین ئەم ساڵیش بە هەمان شێوە بەڵام بە شێوازێکی جیاوازتر کەمێ باسی پرۆژەکەم بۆ بکە کە ئەمیان وەکو چیە و جیاوازێکی خۆی بە شێوازێکی گشتی لە ژێر سێکتەری لاوان ئێمە کار دەکەین لەسەر ڕەخساندنی هەلیکار ئەوش بە شێوازی جۆرا و جۆر بەردەوام ڕاهێنانمان هەیە لە نووسینی CV تاوەکو ئەنجامدانی چاوپێکەوتنەوە تاوەکو ئاکارەکانی کار و لە ناو کار چۆن تەسەڕف بکەن ئەو ساڵانەش پیشانگایەکی هەلیکار دەکەینەوە بۆی ئەو کۆمپانیانە لەگەڵ کارخوازان نزیکەینەوە پلتفۆرمێکی ئۆنلاینیشمان هەیە بەردەوام هەلیکاری تێدا و لاوان تەقدیمی کارەکان دەکەن ئەو پرۆژەی ڕەخسانی هەلیکار لە هەرێمی کوردستان پرۆژەیەک بوو دەتوانم بڵێم ئاستێکی دیکەیە ئەویش سێ ئامانجی سەرەکی هەیە یەکەمیان ڕەخساندنی هەلیکارە هەلیکاری بەفعلی دووەمیان هاوکاریکردنی لاوانە بۆی ببورن ئەو پرۆژانێک کە هەیەە بیخەنە بواری جێبەجێکردنەوە ئەو کەسانی کە بیرۆکیان هەیە ببنە بازرگان ئەو لاوانەی خۆمان جیا لەو ڕاهێنانانە کە ببنە بازرگان ئەو پرۆژانەی کە جوان و دەزانین کە سەرکەوتوو دەبن کۆمەکی مادیشیان بۆ دابین دەکەین گوژمەیان بۆ دابین دەکەین بۆی پرۆژەکان جێبەجێ بکرێن لەلایەن مادیەوە لەلایەن ڕوانگەوە ساپۆرت دەکرێن بیرۆکەکە بەس لەلایەن گەنجانەوە بۆ خۆی بەڵێ ئەگەر یەک ڕوونکردنەوە لەسەرەوە بدەم پرۆژەکە لەلایەن سندوقی مەدەدی سەر بە یەکێتی ئەوروپا گوژمەکەی بۆ دابین کراوە لە ڕووی داراییەوە کۆمەک کراوە واتە ئێوە لە یەکێتی ئەوروپا ساپۆرت دەکرێن ئەوە ئێوەش گەنجان بەڵێ لەوە هاتووە ڕێکخراوی UNDP یەکێک لە ئەژنسیەکانی نەتەوە یەکگرتووەکان بە هاوبەشی لەگەڵ دەستگای ڕوانگە و پارێزگای هەولێر پرۆژەکە جێبەجێکرا پرۆژەکەمان بە دوو شێواز جێبەجێکرا دەتوانم بڵێم لە دوو بڕگە پێکات و بڕگەی یەکەم ڕەخساندنی هەلیکارەکە بوو بڕگەی دووەم هاوکاریکردنی لاوان بوو لە ڕەخساندنی هەلیکارەکە بۆی بتوانین بەفعلی هەلیکارەکە بگونجێنین ئێمە لە پارێزگاکانی هەولێر سلێمانی دهۆک هەڵەبجە ڕامانگەیاند و سەردانی هەموو پارێزگاکانیشمان کرد ڕاستەوخۆ لەگەڵ کۆمپانیاکان چاوپێکەوتنمان کرد ئێوە چ کۆمپانیایەک دەیەوێ فراوانتری بکە بەشێکی کە بکاتەوە بۆی کارمەندی زیاتر وەربگرێت ئەمە دەتوانین هاوکاریان بین چۆن هاوکار بین ئەوان کارمەندەکە وەردەگرن بەڵام 170 تاوەکو 180 موچەی ئەو کارمەندە لەڕێ ئەو پرۆژەوە دەبێت یعنی ئەو کۆمپانیایە بۆ کۆمپانیاکەش زۆر باشە کارێکی باش دەکا کارمەندی زیاتر وەردەگرێت بەڵام موچەی 125 بۆ 130 دەدا باشە ئەمڕۆ ڕێوەسمەکە چۆن دەست پێکات ئەمڕۆ یەکەم ڕۆژە ئەمڕۆ کۆتایی پرۆژەکە دەرەنجامەکان ڕادەگەین لە کۆتایی 2019 پرۆژەکە ڕاگەیەندرا لە ڕێوڕسمێکدا دواتر هەنگاو بە هەنگاو ڕۆشت لە بەش یەکەمی پرۆژەکە ئەوی باسم کرد ڕەخساندنی هەلی کار بوو 56 کۆمپانیام بەشدار بوون لەو 56 کۆمپانیا 600 هەلیکار دروست کرا ینی لە 600 کارخواز کە کاریان نەبووە لەو کۆمپانیانە ئێستا کار دەکەن و بەردەوامیشن بەشی زۆریان لە بەرۆی مەرجی ئێمە ئەوەیە بۆ ماوەی دوای ئەوەی کە پرۆژەکە کۆتایی پێات لانی کەم ساڵێکیش لەو کۆمپانیا بەردەوام بێت چونکە بەپێی ئەو لێکۆڵینەوەنە و ئەزمونانی ئێمە هەمانە ئەگەر کەسێک توانی ئەو بەردەوامی لە کۆمپانیاک لە شوێنی کەش دەتوانێت کارکە لە بەرۆی هەم لە ڕووی مادیەوە سوودی دەبێت هەم لە ڕووی ئەزمونیش ئەزمونێکی باش پیدا دەکات باشە کاگاری گەروە بێت ئەمە چەندسێکە کە بتوانێت جارێکی تر لەوێ بەردەوام بێت ئەگی ناخۆی ماوەکی ساڵێکە بەڵێ بەڵێ بەپێی پرۆژەکەیە بەڵام زۆربەی ساڵێکە بڵێ ئەو باست کەوتت 600 گەنج زۆربەی ئازین لە ڕەگەزینێر بووە یان مێ بووە خۆی لە کۆی پرۆژەکە لە بەرەوەی گوتم دوو بەشە هەر بەشەی پرۆژەکە بەڕاستی زۆر فراوان بوو گوژمەی هەموو پرۆژەکە زیاتر لە 3 ملیۆن دلار بووە بەشداری لاوان لە پرۆژەی جیاواز مەسەرەن لە پرۆژەیەکمان کرد هەر لە چوارچێوەی ئەو پرۆژەیەکێک لە بابەتەکانی لە کۆی 183 بۆ ڕەگەزی مێ بوو بۆ ئافرەتان بوو بەشداریەکە بەپێی پێشبڕکەی پرۆژەکە بەڵام بە شێوازێکی گشتی دەتوانم بڵێم نزیکی 140 ڕەگەزی مێ بووە نزیکی 160 ڕەگەزی نێر بووە زۆر باشە ئەو پرۆژانەی کە ڕەخسان یان ئێستاوە تا ئەنجامەکەی دەبینرێت چ جۆرە پرۆژەیەک بوون زیاتر خۆی لە چی ئەبینیەوە بڵێ ئەوە بەش یەکەم بۆ ئەوی باسم کرد ڕەخسانی هەلیکارەکان بوو لە سێکتەر و بواری جیاواز بیناسازی تێدا بۆ ڕاگەیاندنی تێدا بوو
چاپەمەنی تێدا بوو تەندروستی تێدا بوو بەشی یەکەم ئەو ڕەخسانی هەلی کارەکان بوو هاوکارکردنی کۆمپانیەکان بۆی کارمەندی زیاتر وەرگن بەشی دووەم ڕاهێنانکردن و پێدانی گوژمە یەخود پارە بەو لاوانەی بیرۆکەیان هەیە لە سێ شوێن ئەو پرۆژەمان جێبەجێ کرد یەکەمیان هەڵەبجە لە بەرەوەی شوێنێکە بەڕاستی لە ڕووی کشتتوکاڵەوە دەتوانن لاوان ئەو بیرۆکە کشتتوکاڵیانە بکەنە بزنس سود لە زەوێکاشی وەربگرن پرۆژەی زۆر جوانیشی تێدا بوو یەکێک لەوانە هەنگ بە خێو دەکات بەڵام بە شێوازێکی زۆرا زۆر یەکێکیان کچێکی کووردە بیرۆکەی ئەوەیە کە مرەبە لە قوتوب بکات لە ناو بازارەکانی کوردستان و دواتریش بۆ دەرەوەش بینێرە پرۆژەی زۆر جوانی تێدا واتە پرۆژەکان زیاتر هەڵتان داوە کە کارێک بێت بەرهەمە ناوخۆیەکان زیاتر بکات لە بەرەوەی ئامانجی سەرەکی پرۆژەکە ڕەخساندنی هەلی کارە بۆ لاوان و بەرزکردنەوەی ئابووری هەرێمی کوردستانە بەش یەکەمی ئەوە بوو کە لاوان بە فعلی لەسەر کاردا بندرن بەشی دووەمی ئەو پرۆژانەی کە دەکرێت سەرکەوتوو بن لە بەروی کەسانی شارەزامان لەگەڵدا بوو لە هەرێمی کوردستان و لە دەرەوەش لە بەروی نوێنەرانی نەتەوە گرتوەکان و یەکێتی ئەوروپا ئەوانە هەموو بەشدار بوون لە هەڵبژاردننی پرۆژەکان ئەو پرۆژانەی بۆ نمونە پرۆژەی هەنگەکە یاخود لە قوتوکردنی مرەبە ئەوانە جیالەوە کە پرۆژەکە جێبەجێ دەکرێت هەلی کاری دیکەشەوە دەبێت ینی بۆ خەڵکی دیکە بۆ گەنجی دیکە پرۆژەمان هەیە یەک لاوە بیرۆکەی هەبووە پرۆژەکەی سەرکەوتوو بووە نۆ کەسی کە لەگەڵی هاتووە واتە ده هەلی کاری دیکە دروست بووە پرۆژەکانی زۆر جوان واتە فەرعی لێ بێتەوە دەستگای ڕوانگە واتە کار ئەکات بۆ ئەوەی کە نەک ماسی بدەنە گەنجەکان فێری ئەیان ئەکەن چۆن ماسی بگرن ئەمێ بزانم ئەم ماسیگرتنە ڕاهێنانیەوێت بابزانین ڕاهێنانەکانتان چەندێ بەردەوام دەبێت لەلایەن کێوە ڕاهێنانەکانیان پێ ئەکرێت و دواتر لە ئەو کەسانی کە ڕاهێنانیان پێکراوە کەسانێکان کە بڵێن ئەمانە نمونەیین لە ڕاهێنانەکە دواتر وەکو تیئۆتی یاخود ببنەوە بە تیم لیدەر لەلای خۆتان ڕاهێنانەکان جۆرا و جۆرن سەرەتا ڕاهێنانەکانی پرۆژەکە باز دەکەم دوای ئەوانەی دەستگای ڕوانگە بەگشتی ڕاهێنانەکانی ئەو پرۆژە تایبەت بوو بەوەی چۆن بیرۆکەیەک پەرە پێ بدەیت بەهێزی بکەیت بزنس پلانی بۆ بنووسی لە بازار سەرکەوتوو بێ ئەو ڕاهێنانانە هەمووی لەو چوارچەوەی بوون ئەوانەی لە هەڵەبجە ئەو پرۆژەی ئەنجام کرا لە کۆیە لەگەڵ زانکۆی کۆیە ئەنجام کراوەی هەڵەبجە لەگەڵ ڕێکخراوی نوێ بوو لە زانکۆی بە هاوکاری زانکۆی کوردستان لە هەولێرش ئەنجام درا ئەوانە ڕاهێنانیان پێکرا ڕاهێنانەکانیش تایبەت بوو بەوەی کە چۆن ئەو بیرۆکەیانە دەیکەنە بزنس بڕی ئەو کۆمەکی کە پێشیان دراوە لەوەی هەڵەبجە و لەوەی کۆیە و ببورە کاک ئاری من لێرە بەس یەک قەوسەکەم بیتە لەبەری کە زیاتر ڕوون بێتەوە بۆ نمونەوە کەسێک کە هەنگی بەخێو کردویان پرۆژەی بەخێوکردنی هەنگی هەبووە ڕاهێنانەکە لە چوارچێوەی بەخێوکردنی هەنگەکە بووە یاخود لە چوارچێوەی ئەوەی کە چۆن پارەکە بتوانێت لە پرۆژەکەیە ئەو پاکێژەکە ئەو ترێنینگە بەشی یەکە مەسەلەن هەنگەکەی ئەم ڕێبایەکە باس بکەین چۆن ئەو بیرۆکەیە بەهێزتر دەکات چۆن مەجای تێدا بتوانێت فراوانتر بێت جالەوە بەس مرۆڤ دروست بکرێ و بفرۆشە دەکرێت قوتوویەکی جوانی بۆ دروستکرد لە ڕووی ڕێکلام و لە ڕووی مارکتینگەوە ئەو بوارانەی هەموو تێدا تاوەکو دەچێتە ناو بازار دواتر کە بزنسەکەی دروست کرد چۆن کارمەندەکان بەڕێوە بە هەموو ئەو بابەتانە لە خۆ دەگرێت چۆنیەتی فرۆشتنەکە دواتر بەدڵنەوە هاوکاری زیاتریشان دەکرێت بۆی زیاتر پەرێ پێ بدەن ئەوە بەشی دووەم بوو گوتم پرۆژەکان ببوورە دەگەڕێمەوە سەر وەڵامی پرسیارەکە لەسەر ڕاهێنان ئەوەی هەڵەبجە کۆیە و هەوەی هەولێریش کەمترین کۆمەک کەمترین گوژمەکە درابێ بە پرۆژەی لاوان $2000 وە واتە 20 وەرەقە زۆرترینیشی 25,000 واتە 2 دەفتەرونی و بەپێی ئەو پرۆژەی پێداویستی پرۆژەکەی ئەوە سێ بڵین لە سێ شوێن ئەو شتەکراوە لە سەرانسەری هەرێمی کوردستانیش دووبارە بیرۆکەیەکی دیکە هەیە لە سەرانسەری جیهان بەکاردێ کۆکردنەوەی گوژمە یاخود کۆمەک بۆ لاوان یاخود لە دەرەوە بە شێوازی جۆرا و زۆر بەکاردێ ئێمە پلتفۆرمێکمان دروست کردووە لەوێ ئەو لاوانەی کە بیرۆکەیان هەیە بۆی پرۆژەکە بەردەوام بێ بیرۆکەکانیان دادەنێن لەوێ ئێمە یارمەتیان دەدەین بگەنە و بەرهێن بۆی لەوێ پارەکە لەلایەن وە بەرهێنەکانەوە بێ بیرۆکەکەش لەگەڵ لاوەکان لەوێەوە کۆمپانیایەک یاخود پرۆژەیەکی بازرگانی پێوە دروست بکرێت ئەو پرۆژەیە بەردەوام دەبێت ینی دوای کۆتایی هاتنی پرۆژەکەش
پلتفۆرمی کۆبەخشی کارسازی ئەوە ناوەکەیەتی لەوێ لاوان دەتوان بیرۆکەکانیان تۆمار بکەن و بە بەردەوام ئەو پرۆژێ دەمێنێتەوە پرۆژانەی جوان ئێمە هاوکاریان دەکەین بۆی بتوان لە ڕووی مادیەوە پرۆژەکانیان جێبەجێ بکەن. زۆر باشە بابینە سەر ئەو مەرجانەی کە بۆ پێدانی ئەو پاڵپشتیە داراییە کە بە گەنجەکان ئەدرێت بێگومان دەبێت کۆمەڵێ مەرجیشی لەگەڵاڵێت مەرجەکان چی بوون بۆ پێدانی ئەو گوژمەیە کە وەکو پاڵپشتێکی دارایی بێت ئێمە ئەو گوتم گوژمەمان بە کۆمپانیەکان داوە بۆی موچەی کارمەندەکان بدەن بە لاوەکانیشمانداوە بۆ پرۆژەکانیان جێبەجێ بکەن. مەرجی سەرەکی لە بەرەوەی لە هەر بابەتێک و مەرجی زیاتری تێدا و بەڕاستی داواکاریەکی زۆری تێدا بۆی لەوە دڵنیا ببێتەوە کە پرۆژە سەرکەوتو دەبێت. مەرجی سەرەکی ئەگەر هەموو مەرجەکان بە شێوازێکی گشتی لێک خەڵکۆ بکەمەوە ئەوە بووە دڵنیا بکەنەوە کە لەو پرۆژەی سەرکەوتو دەبێت. ئەو پرۆژەی کە پێشکەش کراوە یاخود ئەو کۆمپانیای گوتوویەتی من پێویستم دەتوانم بۆ نمونە 20 هەلیکار بڕەخسێنم لەو بوارە لەوە دڵنیا کراوەتەوە کە ئەو پرۆژەیە لانی کەم بۆ ساڵێک یا 2 ساڵ بەردەوام بێت بۆی زوو فەشەل نەهێنێت. زۆر باشە کاگاری من وەڵامی ئەوە وەرنەگرت کە ڕاهێنانەکان بەڵێ جۆرا و جۆرە ڕاهێنانەکانمان لە بابەتی چۆنێتی بەڕێوەبردن و دروستکردنی بزنس باسمان کرد. ڕاهێنانەکانی ئەوانەی کە زۆر ڕاهێنان دەڵێنەوە لەو بوارە کەسانی شارەزامان هەیە کە لەلایەن بانکی نێودەوڵەتیەوە ڕاهێنانیان پێکراوە. ئەوانە لە بواری چۆنیەتی نووسینی CV چۆن CV دروست دەکرێت و هەنگاوی دووەم چۆن چاوپێکەوتن ئەنجام دەدرێت ئەو هەنگاوی سێمش کە کارەکەی دەستکەوت چۆن هەڵسەکۆت بکە لە ناو کارەکەی. زۆرتر ڕاهێنانەکانمان لەو بوارانەیە زۆر جاریش پرۆژەی دیکە ئەنجام دەدەین هەندێک بڕاهێنانی جۆرا و جۆر مەسەلەن چۆن لە ناو کۆمپانیا هەڵسوکەوت لەگەڵ کارمەندەکە دەکرێت چۆن کەشی ناو کۆمپانیایەکە چۆن بێت بۆی بە شێوازێکی لەو جۆرە بڵێ ماوەی ڕاهێنانەکان لە نیو ڕۆژەوە هەتاوەکو 3-4 ڕۆژ بەردەوام ینی بەپێی جۆر ڕاهێنانەکەی هەمانە نیو ڕۆژە هەیە 2 ڕۆژە هەیە 4 ڕۆژە بەپێی ئەو زۆری ڕاهێنانەکە هەشمانە بۆ مانگێک بۆ نمونە لەوانە ڕاهێنانمان هەبوو بۆ ماوەی زیاتر لە مانگێک لە بەرەوەی بزنس بووە دیتێڵی زیاتری تێدا بووە ئەو پرۆژانیان بە تایبەتی لەسەر خودی پرۆژەکانیان هەبوو ڕاهێنان بۆ ماوەی مانگێک بەردەوام بووە. ئێستا لەو 600 گەنجەی کە چونەتە ناو پرۆژەکە و ئێستا هەلیکاریان بۆ ڕەخساوە دەستگای ڕوانگە تا چەندێک چاودێریان دەکات لە دوای کە پرۆژەکە سەردەگرێت کارەکانیان دەکەن و دەچنە سەر چۆنەڵە دەچنە سەر سکەی کارکردنەکە. یەکێک لەو کارمەندانی کە لەسەر ئەو پرۆژەیە کار دەکات لە هەر شارەی کەسێک هەیە بە ناوی مۆنیتۆرینگ ئەند ئیڤالوێشن واتە چاودێریکردن و هەڵسەنگاندن. ئەو کەسە بەردەوام لەگەڵ ئەو کارمەندانە دەبێت یاخود سەردانی شەریکاتەکان دەکات بۆ شەریکاتانی کە هەلیکارەکانی ڕەخسانە بۆی لەوە دڵنیا بێتەوە کە ئەو کارمەندانە لەو شوێنە ماون کار دەکەن بەپێی ئەو ڕێکەوتنێکە لەگەڵ ئەو کۆمپانیانە کراوە و هەندێک پرسیار و وەڵام و چاودێری و ئەو شتانە هەیە بۆ پرۆژەکانیش ئەو لاوانەی کە تەبەن بۆ ژمارەکە 700یان دامەزراوە 46 پرۆژەش کۆمەک کراون کۆی گشتی 800 و زیاتر لە 800 کەس سوودمەند بوون لەوانی بە فعلی کە کاریان دەستکەوتو و پرۆژیانەوە کرا بۆ لاوەکانیش بە هەمان شێوە ئەوانی کە پرۆژیان جێبەجێ دەکەن بۆی دڵنیابین لەوەی کە ئەو پرۆژانە ئەنجام دەدەن بەشی یەکەمی کۆمەکەکەیان وەرگرتووە کەسانی پسپۆڕیان لەگەڵدان لە لای ئێمەوە کە ئەو بەشە تەواو بوو تایملانیان بۆ دروست کراوە کە گەیشتە قۆناغی دووەمیان بەشی دووەمی پارەکە وەردەگرن کە گەیشتە قۆناغی کۆتایی پارەی کۆتاییش وەردەگرن بۆی لەوە دڵنیا بنەوە پرۆژەکە بە تەواوی دەڕوە زۆر تەواوە. جا با لەگەڵۆشا بزانین کە ڕەنگە هەندێک خەڵکە بن هەندێک گەنجە بن بیرۆکەی باش یاخود حەز بکەن لە پرۆژەکە بەشدار بن بەڵام لە شار و شارچکەکان لە ناو سنتەری شارەکانی وەکو ئێوە بتان لە هەڵەبجە لە سنتەری شارەکە لە سلێمانی ئەوانی کە لە دەرەوەی سنتەری شارەکانن چۆن دەتوانن ئەو پرۆژەیە کە تەبەن لە سەرەتای 2009 کە ڕاگەیەندرا ئەمە هەوڵماندا بگەینە هەموو شوێنێک بەڕاستی ئێستاش تا ئاستێک ئاسان بۆ بەڕاستی بە تایبەتی لە ڕێگەی کوردستان 24 زۆر هاوکار بوون لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان هەوڵ دەدەین بگەینە هەموو شوێنێک بە تایبەتی بۆ ئەو پرۆژەیە هەوڵماندا بگەینە تەنیا ناو شارەکان نەبێ شوێنەکانی دیکەش ئەوە بوو یەکێک لە بیرۆکەکان بوو کە وای کرد لە هەڵەبجە ئەنجام بدرێت لە بەڕاستیەوەی هەڵەبجە زۆربەی لە دەوروبەریەتی لە بەرەوەی لادیەکانی دەوروبەر ئەو بیرۆکانی لەو شوێنانان لە بەرەوەی زیاتر هاوکاری سنتەری شارەکان کراوە حکومەوەی نزیکترن ڕێکخراوەکان لەوێنە شوێنەکانی دیکە
ئاسانتر ئەوە دەبێت بەڵام لەوانەیە ئەو لاوانەی لە سنتەری شار بن چانسیان زیاتر هەبێت بۆی ئەمە لە هەندێک لە پرۆژەکان بە تایبەتەوەی هەڵەبجە زیاتر هەڵمانداوە دەوروبەری شارەکانیش و ئەوانش بەشدار بە فعلی لە ناو پرۆژەکان لەوانەی هەولێریش لە دەوروبەری شار هەن لەوەی کۆیەش شوێنی دیکەی تێدا و هەڵەبجەش لادێکانیشی تێدا بەڵێ وەک پیرەمەرد دەڵێت تیکە لە دەم بکەوێتە کۆش باشترێکە ڕوانگە کار بۆ ئەوە دەکات کە هێزی کارکردن لە دەرەوە نەهێنێت و چەندها بۆ گەنجانی خۆمان بێت ئەو تیکەیە لە کۆشی خۆمان بێت و بۆ کەسی تر نەبێت و تەنانەت ئەو هەلە کارش کە ئەڕەخسێنرێت بە کەرەستەی ناوخۆیی بێت و بەرهەمی ناوخۆ زیادکات زۆر سپاسانەکەین کاک ئاری ڕەسوڵ کە ئەمڕۆ لەگەڵ مابووی بۆ هیواییکە پرۆژەکانتان بەردەوام سەرکەوتوو بێت و گەنجانێکی زیاتر سوودمەند بێت. زۆر سپاس بۆ ئێوە بۆ پشتگیری بەردەوامەتان زۆر سپاس دەکەین. بەڵێ ئێستا شپێکەوە دەچیت گۆڕانکاریەکانی ڕەوشی کەش و هەوای کوردستان ببین و دەگەڕێم وڵات و بەرگەکانتان پێشکەشەکە. بەڵێ ئێستاش کەمێک بابچینە ناو سروشت بزانین لە ناو سروشت چ باسە چونکە دەزانی کە ئێمە کوردستانمان ئەو نەڕەنگینە بە چیا بە دەشت و هەروەها بە دارستانەکانی و ئەو شوێنە فراوان و خۆشەی کە کوردستان هەیەیت هەمیشە بۆتە ئیلهام بۆ هونەرمەندان و چیای ئەلگاز کە بۆتە ئیلهامی شاعران و چەندین دێڕە شعریشی لەسەر نووسراوە بەرزترین چای ڕۆژاوای دەریای ڕەشە و لە هەمان کاتێک تیژدا یەکێکە لە بەناوبانگترین ناوەندەکانی گەشتیاری زستانە لە تورکیا. چای ئەلگاز کە دەکەوێتە نێوان شارەکانی کاستامۆنۆ و چانکری و زیاتر لە 6 مانگی ساڵ بە بەفردا پۆشراوە لە دوا ڕۆژەکانی مانگی ئاداریش ئاوها خۆی کردووە بە بووک و تارای سپی کردوتە سەر و دیمەنێکی ئەفسوناوی بەخشی وەکو ئەوانی کە ئێستا دەیبینن ئێوە و چیاکە لە دوا بەفربارینیدا نزیکی 85 سانتیمتر بەفری لێباریوە. دیمەنێکی دڵڕفێنی بە دارستنەوبەرەکان داوە کە لقەکانیان پڕ بووە لە بەفر و بە بەفر داپۆشراون. جێگا لەوەی کە سەرنجی گەشتیاران و هاوڵاتیان ڕادەکێشن وەک دیارەکە دەبینین ئەمە
ئەو دیمەنە دڕفێنەیە کە من باسی چای ئەلگاستان بۆ دەکەم لەگەڵەوەشە وتمان با تۆزە بچینە ناو سروشت و بەڵام دیمەنەکانی بەفر لە کۆتاییەکانی مانگی ئاداردا ببینی چکە ئیتر چەند ڕۆژێکی دیکە یاخود ئەو پەڕی ناگەینە مانگێکی دیکەتر ئێمە ئەم بەفر و وێنەی بەفروانە نبینی هەرچەند ئەم چیایە تا 6 مانگیش هەر بەفری تیادا دەمێنەوە واتە لە 2 وەرزی ساڵدا پڕ لە بەفرە و دیمەنی زستانەی خۆی دەپارێزێت بۆ گەشتیاران و بۆ کەسانی کە ئارەزوی بینینی بەفریان هەیە لە وەرزەکانی. هەندێک وەرزش هەیە کە سەختیەکەی وای لێ دەکات کە تۆ زیاتر حەزی لێ بکەیت بۆ نمونە شاخەوانی یەکێکە لە وەرزشانەی کە سەبرێکی زۆریشی ئەوێت ئەبێ ئارام بیت و خۆڕاگر بیت تا ئەگەیتە سەر لووتکە و گروپێکی شاخەوانی بەسەر لووتکەی چیای بەیداغیدا لە پارێزگای سیواس لە باکووری کوردستان سەرکەوتون کە 2800 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە و بە بەفرش داپۆشراوە. شاخەوانان بە تێکڕا بە چوون و گەڕانەوە بە ڕۆشتن و بەهاتنەوەشیان 90 کیلۆمەتر ڕێگەی بەفریان بڕیوە. با پێکەوە ئەو گروپە شاخەوانیە ببینین چۆن لەناو ئەو سەختیەدا هاتوچۆک. گروپێکی شاخەوانی لە سیواز بەسەر لووتکەی چای بەیداغدا سەرکەوتن کە دەکەوێتە سنووری شارۆچکەی زارا و 2800 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە و با بەفردا پۆشراوە. گروپەکە لە 23 ئەندام پێکاتن و دەیان کیلۆمەتر ڕێگای سەختیان لەناو بەفر و بەسەڵکدا بڕی. Beydana doğru tırmanmaya başladık. مەودای چوون و هاتن تێکران 90 کیلۆمەترە و ئاستی بەفری باری و لە چیاکەدا شوێن بە شوێن گەیشتۆتە 120 سانتیمەتر. لە ڕێگاکەدا تووشی زۆر سەختی و ناڕەحەتی بووین، بەڵام سوپاس بۆ خواتوانیمان ئامانجەکەمان بپێچین. بەشێک لە ڕێگاکەی بە تەواوی بەستوویەتی و مەترسیدارە. لە چالاکیەکەدا گروپەکانی گەزەن و گۆزلەر بۆ شاخەوانی بەشداریان کردبوو. شاخەوانانی ئەو گروپانە بە هەماهەنگی یانە وەرزشە سروشتەکانی سیواز زیاتر لە 90 کیلۆمەتر ڕێگایەکی پڕ هەوراز و نشێ و پڕ بەفریان تا گەیشتن بەسەر لووتکەی چای بەیداغ بڕی. چای بەیداغ کە بەرزترین چای سیواسە لە باکووری کوردستان بەسەر ناوچەکەدا دیمەنێکی جوانی هەیە. لە خوارەوە نزیکەی 300 متر واتە 2500 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە. دەریازەیەک لە قەتپاڵی چیاکەدا هەیە و لا سەر شێوەی دڵە. ئاوەکەی لەم وەرزەدا تەواو بەستوویەتی و با بەفردا پۆشراوە. سەر ڕای سەختی کەشوهەوا بەردەوام گروپەکانی شاخەوانی بەسەر لووتکەی چیاکەدا سەردەکەون. بەهای دراوە بیانەکان و نرخی زێر یەکێکن لەو بڕگانی کە ئێمە ڕۆژانە بۆتانی دەخینە ڕوو بۆی کە ئاگاداری بەهای دراوە بیانەکان نرخی زێرن لە بازاڕەکانی هەرێمی کوردستان. باشە بەهاکان بەم شێوەیە کە 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 145,000 دیناری عراقیە و 100 یۆرۆ بەرامبەر بە 117,750 دیناری عراقیە. 100 پاوندی بەریتانی بەرامبەر بە 199,750 دیناری عراقیە و 100 لیرەی تورکیش بەرامبر بە 18,050 دیناری عراقیە و 100,000 تومانی ئێرانیش بەرامبەر بە 5,800 دیناری عراقیە. دەینە سەر زێر بابزانی مسقاڵی زێری عیار 24 دەکاتە 402,000 دیناری عراقی و مسقالێکیش زێری عیار 21 بە 354,000 دیناری عراقیە و مسقالێکیش زێری عیار 18 بە 302,000 دیناری عراقیە. دوای ئەوەی کە بێگومان تاڕادەیەک دۆخی کۆرۆنا لە بەریتانیا ئاسایی بووەوە ئێستا بە چالاکی هوەری دەیانەوێت یادی قوربانیانی کۆرۆنا بکەنەوە لە چالاکیەکە کە 150,000 دڵی سوور بۆ قوربانەکانی کۆرۆنا لەسەر یەکێک لە دیوارەکانی بەرامبەر پەرلەمانی بەریتانیا نەخشێنرا وەک ڕێزێک لە قوربانیان و پەیامێک بۆ حکوومەت بۆ ئەوەی گرنگی زیاتر بۆ پرسە بدەن.
ئێرە شاری لەندەنە کە سوکاری قوربانیانی کۆرۆنا بەشداری چالاکیەکی هونەریان کردووە و لەسەر دیوارێکی گەورە دەستیان با کێشانی 150,000 دڵی سوور کردووە بەم شێوازە یادی کە سوکاریان دەکەنەوە کە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا بەهۆی ئەو پەتا کوشندەیە گیانیان لەدەستاوە. هەر دڵێکی سوور کە ئێمە لەسەر ئەو دیوارە کێشامانە بۆ زیندوکردنەوە یادی ئەو کەسانەی کە بەهۆی کۆڕۆناوە گیانیان لەدەستداوە. ئێمە قوربانی زۆرماندا بەهۆی ئەو ڤایرۆسە. کەسی وا هەبووە لەم هەڵمەتە لەگەڵ ئێمە بەشداری کردووە کە چەندین کەسی خێزانەکەی پێکەوە لەدەستداوە. کە سوکاری قوربانیان لە ڕێگەی ڕێکخراوێکی حکومی بانگێشتی ئەم هەڵمەتە کراون و هەمویان پێکەوە بە ڕەنگی سوور لەسەر دیوارێکی گەورەی شاری لەندەن کە دەکەوێتە بەرامبەر پەرلەمانی بەریتانیا دەستیان بە کێشانی دڵی سوور کردووە تاوەکو سەرنجی لایەنی حکومی بۆ خۆیان ڕابکێشن. ئەم ساڵاکێ هونەریە لە بەرامبەر پەرلەمانی بەریتانیام زۆر پێ باش بوو. ئەمە بە بیرهێنانەوەیەکی باشە بۆ لایەنی حکومی بۆ ئەوەی گرنگی زیاتر بە خەڵک بدەن ڕێو شوێنی باشتر بگرنەبەر بۆ کۆنتڕۆلکردنی ئەم پەتایە. کۆبوونەوەی کە سوکاری قوربانیانی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری لەندەن و ئەنجامدانی ئەم چالاکیە هونەریە جگە لە بەزڕاگرتنی یادی کە سوکاری قوربانیانی کۆرۆنا ڕاکێشانی سەرنجی لایەنی حکومی بوو بۆ ئەوەی گرنگی زیاتر بە پاراستنی ژیانی هاوڵاتیانی بەریتانیا بدەن. دەنا فەرێقی کوردستان 24. بێگومان لەو کارەساتەی کە لە دوای بڵاوبوونەوەی کۆرۆنا لە جیهان کەوت بۆ هیچ کات وە بۆ هیچ ساتێک لە بیر ناچێت و تا ڕۆژگارە هەر کاریگەریەکانی دەمێنێتەوە لە دڵی هەر کەسێکەوەی کە کەسێکی لەدەستداوە یاخود ئازیزێکی لەدەستداوە وە ژمارەی ئەو کەسانش کە مردوون بێگومان بەم شێوەیە کە دەنەخشێنرێت لەسەر دیوارێک ئەمە تەنها ئاماژەیەکە بۆ دڵتەنگی خۆیان و مەکسیک باباسێکیش لە مەکسیک بکەین چونکە ژمارەی زۆر خەڵکی لێ مردووە بەهۆی کۆرۆناوە و ژمارەی پێوانەی لە گیان لەدەستان بە کۆرۆنا تێپەڕاندووە مەکسیک و ئێستا سێهەم وڵاتی جیهانە کە حاڵەتی گیان لەدەستان بە کۆرۆنای تیادا تۆمار کرابێت ئەوەی کە ئێستا کەمێکی تر دەیبینین دیمەنی یەکێکە لە گۆڕستانەکانی تایبەت بە ئەو کەسانێک کە گیانیان لەدەستداوە بەهۆی توشبوونیان بە ڤایرۆسی کۆرۆنا لە یەکێک لە ناوچەکان بە ناوی چالۆک لە نزیک مەکسیکۆی پایتەختی ئەو وڵاتە ئەم قەبرستانە تایبەت کرا یاخود تەرخان کرا بۆ ئەو کەسانی کە گیانیان بە ڤایرۆسی کۆرۆنا لەدەستا هەرچەندە سەرەتاکان ئەگەر کەسێک بە ڤایرۆسی کۆرۆنا گیانی لەدەستدەدا ئەوە هەر وەکو ئێستاش گۆڕستانێکی تایبەتیان بۆ دادەنرا ئێستاش وەک دەبینین زۆربەی وڵاتان نەک تەنیا هەر مەکسیک بۆ ئەوەی کە دواتر با بڵێین جستەی بێگیانی ئەو کەسانی کە تووشی کۆرۆنا بوون زیان لە خەڵکی نەدات ئەوە لە شوێنێکی تایبەت بە خاک دەست پێدران و لە هەموو وڵاتانی جیهان وەک شێوەی مەکسیک کە دەبینن گۆڕستانێکی تایبەت بە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا و کە لە دوای ئەوە گیانیان لەدەستاوە هەیە. دامەزراوەی ئەحمەد بابەتان بۆ باس دەکەم کە بابزانین دامەزراوەی ئەحمەد بابەت چییە؟ لە هەموو جیهاندا دەبینین مۆزەخانەی تایبەت بە زۆر شت هەیە بەڵام دامەزراوەی ئەحمەد بابەت دەکرێ بڵێن جۆرێکە لە مۆزەخانە بەڵام بۆ ئەو کتێبانی کە بەدەست نووسراون و دامەزراوەی ئەحمەد بابا بۆ خوێندنی باڵا و توێژینەوە زانستە ئیسلامیەکانە کە لە وڵاتی مالیە و ناسراوە بە سیدراب تەنیا هەڵگری ئەو کتێبانەیە کە باسم کرد کە بەدەست نووسراونەتەوە و لەم کتێبخانەیە پارێزگاریان لێ دەکرێت کە دەکەوێتە شاری تەنبەکتوو و بە یەکێک لە گەورەترین بنکەکانی زانستە ئیسلامیەکان دادەنێت لە دوای ئەوەی کە مەترسیەکی بۆ دروست بوو بۆ لە ناوچوونی کە هەڕەشەی لە دەستچوونی لێ ئەکرا یاخود هەڕەشەی لە ناوچوونی لەسەر هەبوو لەسەر کتێبخانەکە ئێستا کار دەکرێت بۆ ئەوەی کە ئەو کتێبانە لە مەترسی لە ناوچوون بپارێزرێن بە شێوازێک کە بە سیستەمی ئەلکترۆنی کۆ دەکرێنەوە هەر هەموو ئۆکتێبانە بۆی کە ئەو هەڕەشتێکە جارێکی تر ڕوبەڕویان بووەوە ئەم جارە بەو شێوێ نەبێت و کتێبەکان پارێزراوە. کتێبخانەیەکی پڕ لە دەستنووسی زانستی پزیشکی تا کشت و کاڵی سەدان هەزار کتێب لە مالی کە هەر یەک لە بوارێک و لە سەردەمێک نووسراون نیشاندەری شارستانێتی مرۆڤە
کە بۆ پێشەوە چوونی ژیان ئەزمونێکیان خستۆتە سەر لاپەڕەکان. ئێستاش لە کۆکراوەی 300,000 کتێب لەم کتێبخانەیە پارێزراون. ئەمە جگە لەو کتێب و دەستنووسانەی کە لە مۆزەخانە و کتێبخانەکانی دیکەی جیهان هەیە. لە ساڵی 2012 ئەم کتێبخانەیە ڕوبەڕووی لە ناوچوون بووەوە. ئەویش لەلایەن گروپە چەکدارە توندڕەوەکان کە هێرشیان کردە سەر کتێبخانەکە و بەشێکی لەم کتێبخانەیە سووتێنرا. بەشێکی دیکەش لە کتێبەکان دزران. بەڵام ساڵی 2020 لەلایەن ڕێکخراوی جیهانی یونسکۆ بۆ پارێزگاریکردن لەو کتێبانەی ماون کتێبخانەکە نۆژەن کراوەتەوە و ئێستاش لە ژێر چاودێری ئەو ڕێکخراوە کتێب و کتێبخانەکە پارێزگاری لە دەکرێت. بەپێی لێکۆڵینەوە کللتوریەکانی زانکۆی هامبورگ بەشێکی زۆری ئەم کتێبانە مێژوەکەیان دەگەڕێتەوە بۆ سەدەی 14 تا 17 زاینی کە زۆر بەشیان بە زمانی عەرەبی نووسراون. بۆیە بە یەکێک لە گرنگترین کۆمەڵە زانستە ئیسلامیەکانی جیهاندا دەنرێت و ئاماژە بەوەش کراوە بەشێکیش لەو کتێبانە بە زمانی عیبری نووسراون. بەهۆی ئاگرکەوتنەوە و دزینی کتێبەکان لەلایەن چەکدارە توندڕەوەکان دەرکەوت. ژمارەی ئەو کتێبانەی سوتاون و دزراون 40 کتێبە کە لە بوارە جیاجیەکانی وەک پزیشکی و فەلەکناسی و چیرۆکن کە بەهۆی ئەو ڕووداوانە لە ناوچوون. ئێستاش کتێبخانەی مالی بە هاوکاری ڕێکخراوی یونسکۆ بۆ دووبارە نەبوونەوەی ئەم جۆرە مەترسیانە و پارێزگاریکردن لەم سامانە مێژوویە 45,000 لەو کتێبانە کۆپی کراونەتە ناو سیستەمێکی ئەلکترۆنی پارێزراو تا هەموو ئەو کتێبانە بگوازرێنەوە و ڕێگری لە نەناوچوونیان بکرێت و بپارێزرێن. بەڵێ بێگومان ئەوەی کە وای کردووە دامەزراوەی ئەحمەد بابات تایبەت بێت و ئێستاش لە شاری تەمباکو ئەو شوێنە چۆنەڵێت گرنگی پێ بدرێت ئەوەیە کە ئەم کتێبانە هەر هەمووی لە سەدەکانی 14 تاوەکو 17 نووسراونەتەوە و وەک باسیشم کرد زۆربەی ئەو کتێبانە نەک زۆربەی هەر هەموو ئەو کتێبانە دەستنووسن تەنانەت لاپەڕەکانیان بە شێوازێک کۆن بووە کە لەوە دەچێت ئەگەر لاپەڕەیەکی لێ بدەن ئەوە لاپەڕەکان بدڕێت هەر بۆیە زۆر بە شێوازێکی ورد چاودێری دەکرێت ڕۆژانە و تا ئێستاش نزیکەی 4,000 کتێب زیاتر چۆتە ناو ئەو سیستەمە ئەلکترۆنیەی کە کاریان لەسەر کردووە بۆی کە کتێبەکان پارێزراون بەشێکی زۆری لەو کتێبانە سووتێنراون و نزیکەی 4 یاخود 40 بەڵێ 40 لەو کتێبانن کە سووتێنراون و ئێستا نەماون کە لە بوارە جیاوازەکانی وەکو فەلەکناسی بووە زۆربەی ئەو کتێبانش بە زمانی عەرەبی نووسراون. باشە دەچینە سەر باباتێکی دیکە کە زانایان چارەسەر بۆ ئیفلیجبوون دەدۆزنەوە. توێژەرانی زانکۆی ڕۆهم لە شاری بوخمی ئەڵمانیا تاقیکردنەوەیەکیان لەسەر مێشک ئەنجامدا کە تووشی کێشەی ئیفلیجبوون و دڕکەپەتک ببوو و توێژەران توانیویانە لە ڕێگەی پرۆتینەوە دەمارە پێکێنراوەکانیان پێکراوەکانی مێشک کار بکەن کە پێی دەوترێت هایپەر ئینتەرلۆکین و سەرپەرشتیاری توێژینەوەکە دەڵێت پرۆتین هاندەرە بۆ بەگەڕخستنەوەی دەمارەکان و چالاکردنەوەی مێشک بەو شێوە یاخود بەو شێوەیە توانای ڕۆشتن بۆ کەسانی ئیفلیج بوو دەگەڕێتەوە. ئەو ئاژەڵە ئیفلیج بوانش کە چارەسەرەکەیان بۆ کراوە لە ماوەی 2 بۆ 3 هەفتە توانای ڕۆشتنیان بۆ گەڕاوەتەوە وەسە واتە تاقیکردنەوە لەسەر ئاژەڵان کردووە. ئاماژەیان بەوەش کردووە سەرقاڵی تاقیکردنەوەی زانستەکانن بۆ گیاندارەکانی دیکەی وەکو سەگ و پشیلە. ئەمانە جێگەی خۆشحاڵین کە ڕۆژ بە ڕۆژ چارەسەرەکان بۆ زۆربەی نەخۆشیەکان بە ئەو لێکۆڵینەوەکان یاخود تاقیکردنەوەکان زیاتر چارەسەرەکان دەدۆزرێنەوە و بەو هیوایی کە ڕۆژێک بێت هیچ نەخۆشیەک بێ چارەسەر نەبێت. بەڵێ چەندێک دەبێت کە مایکل جاکسۆن کۆچی دوایی کردووە بەڵام بەردەوام
شتی لێ دەبیستین بەردەوام یادی دەکرێتەوە چونکە ئاهەنگەکان یاخود موزیکەکانی شتێکن لە یاد ناکرێت بۆی کە باسی زیاتری لێ بکەین ئەڵێ هونەرمەندی گۆرانیبێژ و ئاوازدانەر سەماکاری ناوداری ئەمریکی ناسراو بە شای میوزیکی پاپ مایکل جۆزف جاکسن لە ساڵی 1950 لەدایک بووە بە یەکێک لە کەسایەتیە هونەریەکانی سەدەی 20 هەژمار دەکرێت و لە ڕێگەی گۆرانی و ڤیددیۆ کلیپ و ئاهەنگەکانیەوە شێوازی تایبەت بەخۆی لە سەماکردن و گۆرانی وتون و ئەو بابەتانە پێشکەش بە هەواداران دەکرد کە خەڵکی زۆر سەرسام بوو بە تایبەتی لە ساڵەکانی هەشتاکانی سەدەی ڕابردوو گەیشتە لووتکەی ناسین و کاری هونەری لە 25/6/2009 کۆچی دوایی کرد لەو کاتەوە لە چەندین شوێنی جیهان نمایشی هونەریەکانی یاخود نمایشی هونەرەکانی دەکرێتەوە و بەردەوامی بەکارەکەی دراوە هەر ئەوە شوای کردووە کە هەمیشە زیندوو بمێنێتەوە با ئێمەش بە یەکەوە یەکێک لە نمایشکارانەی لە مەدریدن ببینین. بۆ ماوەی 4 ساڵام کارە دەکەم پێشتر بە دوای کاردا دەگەڕام خەڵکی ڤەنزوێلام و وەک کۆچبەر لە وڵاتی پەنەما بووم لە تەلەڤیزیۆن مایکل جاکسۆنم بینی و پێی سەرسام بووم لە جەیەک بینیم لاسایی ئەویان دەکردەوە بیرۆکەی ئەوم بۆ هات کە بۆچی لاسایی مایکل جاکسۆن نەکەمەوە لەو ڕۆژەوە دەستم پێکرد هەر کاتێکیش دێمە سەر شەقامەکان خەڵک بە پێشوازیەکی نایەبەوە دەبینن کارەکەم خەڵک هەمیشە پێم دەڵێن زۆر لە ئەو دەچیت شێوازی میوزیکەکەش هەمان میوزیک و گۆرانی ئەون بەکاریان دەهێنم و هەر بۆیە زیاتر خەڵک دێن و سەیری جوڵانەوەکانم دەکەن و دڵیان خۆش دەبێت. Y eso creo que envuelve y conecta con las personas que بەڕاستی زۆر بە مایکل جاکسۆن دەچێت هەر کە سەیری دەکەیت لە باڵا و ڕوخسار و پۆشینی و جلوبەرگەی زۆر هاوشەوەی مایکل جاکسۆنە خەڵکی زۆر پێی سەرسامە بە تایبەتی دوای بڵاوبوونەوەی پاندێمیا کۆبوونەوە زۆر کەمە و ترسیان هەیە لە کۆرۆنا وەک دەبینن مایکل ناوی خوازراوە ئەو خۆی ناوی لیۆیە هەر کاتێ دەست بە سەما دەکات خەڵک دێن و کۆ دەبنەوە و بە ئاسانی سەرنجیان ڕادەکێشێت. I love you. Thank you very much. هەر لەناو بواری هونەری میوزیکە ئەمێنینەوە کە ئەم ساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆناەوە ئاهەنگێکی نوێ یاخود گۆرانیکی نوێ بە ناوی ناکۆرۆنا تۆمار کراوە با ئێمەش بێکەوە بەشێک لەو گۆرانیە ببینین. هەرچەند لێک دوورین 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 بۆ مردنی تاریکی نورین نورین لە نائۆمیدی ئۆمید ببینە لە ناخۆشیشدا ژیان شیرینە هەرچەند لێک دوورین 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 بۆ نەمانی تۆ ئێستا لە ژوورین من و تۆ داژین 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 بۆ ناوی تۆیە کوردستان داژین کۆرۆنا 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 نا 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 هەرچەندێک دوورین 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 بۆ
مردنی تاریکی نوری نورین هاوخەمی یەکبوون جێگای ڕێزە دڵ و دەروونت خاوەنی هێزە هەرچەندێک دوورین 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 بۆ نەمانی تۆ ئێستا لە ژوورین لا 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 كورونا 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 نا 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 كورونا بەڵێ ئەوەی کە بینیتان گۆرانی ناکۆرۆنا بوو هی خات و هونەرمەند سۆها و هەروەها کاری دەکەنانی ئەم ڤیدیۆ کلیپەش لەلایەن یاسین ساڵحی ئەنجام درراوە ئەمەش کۆتا بابەتی بەرنامەی ئەمڕۆی ئێمە بوو هیوادارم کە بەرنامەکەمان بەدڵی ئێوە بوو بێت و بەرگە و تەوەرەکە جێگەی ڕەزامەندی ئەوە بێت تا سبەینەوە بە یەگەیشتنەوەیکی تر بە کۆمەڵی بەرگە و بابەتی دیکە دێمە وڵاتان بەخواتان دەستپێرن و ماڵەوە.